ساڵتان لەبێ خۆشحاڵمە میوارەیە گەرما و گەرمتان پێشکەش دەکەم لە تەوەریەکەمدا باس لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆناکەین لە هەرێمی کوردستاندا ڕۆژانە رەخنەلەکەتی تەندروستی هەرێمی کوردستان دەگیرێت بەتایبەت لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا ئەمەش لە کاتێکدا کە کۆرۆنا پرسێکی جیهانی نوێ و تەواوی جیهان لە ڕوبەڕووبوونەوەیدا دەستەوستانن. پلانی حکوومەتی هەرێم بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا جێگەی پرسیارە. ئایا حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا سەرکەوتوو بێت ئەو ڕخنانەی لە حکوومەت دەگیرێت حکوومەتی ڕوخاندووە یاخود حکوومەت سوودی لێوەرگرتووە. بڕیاری حکوومەت بۆ نرخی نەخۆشخانە ئەهلیەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا زۆرترین ڕخنەی لەلایەن هاوڵاتیانەوە دروست کردووە. لە سلێمانیش لە ڕێگەی جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیەوە ئەوان نیشانیان داوە کە و بڕیارە جێبەجێ ناکەن یاخود پابەند نابن پێوەی بە هەر جۆرێک لە جۆرەکان ئەمە گرفت دروست ئەکا بۆ کەتی تەندروستی و ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستانە یان بەتایبەتەوەی کە بۆچی حکوومەت بیر لە نەخۆشخانە حکوومیەکان ناکاتەوە پلانی بۆ نەخۆشخانە ئەهلیەکان داناوە. دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامیان پرسیارانە دەداتەوە. دکتۆر ئێوارەت باش با لەوە دەست پێ بکەین چۆن هەڵسەنگاندن بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا دەکەن لە هەرێمی کوردستانە ئەوەی کە پلانتان بۆ دانابوو وەکو خۆی جێبەجێتان کرد توانیتان کۆنتترۆلی بابەتەکە بکەن؟ بەڵێ زۆر سپاس ئێوارەتان باش. ڕەوشی کۆرۆنا لە پلانەکانەوە بە قۆناغدا ڕۆیشتووە. ئەم ڕەوشی بڵاوبوونەوەی نەخۆشی ئێستا لە قۆناغێکە جیاوازە لە قۆناغەکانی پێشووتر لە قۆناغی سەرەتا و پێشببینی دەکرێت جیاوازی تریشە بێ لە قۆناغی داهاتوودا. بۆیە ئێمە دەتوانین بڵین بە جێرەی ئەو پلان و بەرنمەیەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و وەزارەتی تەندروستی بەتایبەتی دایناوە بەدەسەر ئەو پلانە ڕۆیشتینە. بەڵام پلانەکان جیاوازی هەیە لە قۆناغەکاندا. ئێمە لە قۆناغێکدا بووین کاتێک تەنانەت پشکنینێک نەدەکرێت ئەم نەخۆشیە سەری هەڵدا لە 23 ئەم ساڵ مانجی یەک لە 23 مانگ کاتێک تەنها لە وڵاتی سین 557 حالەتە بوو لەگەڵ 17 مردن. ئێمە یەکەمین کۆبنەوەماندا یەکەمین بەیاننامەی وەزارەتی تەندروستی دەرچوو. قۆناغێک بوو تێستی یان پشکنینی ڤایرۆسی لە عێراقدا دەستنیشان نەدەکران ڤایرۆسە نەدەدۆزرایە. بەڵام ئێمە لەسەر ئێرانەوەستین هەڵمەتێکی هۆشیاری و ڕێنمایی و ئامۆژگاریکردن و ڕاستپاردە تەندروستیەکان لەسەر بنەمازانستیەکان دەست پێکرا کە ئەو کات گرنگجی تایبەتی خۆی هەبوو بۆ قۆناغی خۆپارێزی نەکەوتو بووینە ناو قۆناغی دەستنیشانکردنی نەخۆش نەکەوتو بووینە ناو قۆناغی چارەسەرکردن. چونکە ئێمە خۆپارێزیمانەیە ویقایە و عیلاجیمانەیە چارەسەرکردن. لە نێو ئەوانەدا دەستنیشانکردن هەیە کە لە قۆناغی خۆپارێزی دەتپەڕێنێتەوە بۆ قۆناغێکی عیلاجی چارەسەری. بۆیە ئەمە قۆناغێک بوو. دواتر لە سەرەتای مانجی دوو دەست کرا بە ئامادەکاری لە شوێنەکان سەرەتا لە تاقیگە تەندروستی گشتەکان بۆ ئامادەکاری بەدەستهێنانی تێست و ئامێری تایبەت و چونکە ئەم ڤایرۆسێکی نوێ بوو تێستی پێشتر نەبووە لە هیچ وڵاتێکدا دروست کرا. وە لە قۆناغەکانی ئامادەکاری بۆ زیادکردنی ژمارەکانی تیمی سێرڤلانس یان تیمەکانی وەڵامدانەوەی خێرامان پێدەگوێمە ئەوەی کە حالەتەکان دەدۆزنەوە و دەگەڕێن و دەستمان کرد بە ئامادەکاریش بۆ لە بەرنامەدانرا کە ئەگەر نەخۆش دەستنیشانکرا نەخۆشێک هەبوو لە هەرێمی کوردستان لە کام نەخۆشخانەدا بدرێت. ئەمانە قۆناغن. بەڵام دواتر لەسەر ئاستی حکوومەت کۆمەڵێک ڕێکار کرا لە مانجی سێ ئەو ڕێکارانە زۆربەی وەزارەتەکانی گرتووە بەتایبەتی داخستنی فەرمانگەکان و دەوام لەگەڵ وەزارەت ناخۆ کەرەنتینەی تەواویان بڵین لۆکداون قەدەغەی هاتوچۆی تەواو دواتر داخستنی قوتابخانە و زانکۆکان شوێنە ئاینیەکان هاتوچۆی هاوڵاتیان و شوێنە گەشتیاری و شوێنە گشتیەکان و هەم ئەو شوێنانە چینە ناو قۆناغێک کە حالەت تۆمارکرا واتە نەخۆش لە 4 سێ یەکەمین حالەت کە تۆمارکرا ئەم نەخۆشانە لە نوشخانە خوێندران. بەڵام بەهۆی ئەوەی کە چڕی ڤایرۆسەکە لە ناو کۆمەلگا کەم بوو یانیش زۆر نەبوو بڵاوبوونەوە خێرا نەبوو و ژمارەکەش خێرا نەبوو ڕێژەی توشبوون کەم بوو ڕێژەی مردنیش کەم بوو وەکو ئێستا نەبوو. ئێستا چڕی ڤایرۆسەکە زۆرە لە هەموو شوێنێک واتە هەموو کەسێک بە گومانلێکراودا دەدرێت هەموو کەسێک بە بەرکەوتەدا دەدرێت. ئەوەی خۆمم جەنابتی ئەوە کەسێکی ترە لە هەڵسوکەوتی ڕۆژانەدا دەبێت بە تەواوەتی خۆپارێزی تا کەسی بکەین چونکە دەبی ئەو گومانە دابنێ ئەو کەسێ بەرامبەرت هەڵگری ڤایرۆس بێت چونکە پێوەی دیار نییە و نیشانەی نییە. ئەمە قۆناغێک بوو تێپەڕێنرا خۆشبەختانە سەرکەوتنێکی زۆر باش لەو قۆناغەدا هەبوو و تەنانەت بە هەموو شاهێدی وڵاتانی ئەوروپا و
نەتەوەی گرتوەکان و ڕێکخراوی تۆنسیجیان و عێراق و NGO و CDC ئەمریکا و کۆمەڵێک مەرجەعی دنیای فەرمی هەیە کە هەرێمی کوردستانیان بە هەرێمێکی سەرکەوتوو بۆ جێبەجێکردنی ڕێکارەکان لە کاتێکیشدا ئێمە خیبرەی کەرەنتینکردنی ئەو هەزاران هاوڵاتیان نەبوو کە لە ئێران دەگەڕانەوە کە دەست بەجێژ لە ئێران بڵاو بووە و کەرەنتینەکردنی هاوڵاتی لە ناو ئوتێلەکان و شوێنە جیاکراوەکان کارێکی زۆر قرس بوو لە قۆناغەدا بەڵام بەداخەوە تا جەژنی ڕەمەزانی پیرۆز تەنها 3 حالەت لە هەرێمی کوردستان لە نەخۆشخانە مابوو بۆ ماوەی زیاتر لە 9 تا 10 ڕۆژ هیچ حالەتێکی نوێ تۆمان نەکرابوو کەوتینە ناو دووشت دوای کرد دوو کە قۆناغەکەی گواستەوە یەکەمیان ئاسایی بوونەوەی ژیان بە تەواوەتی کە ئێمە وەک وەزارەتی تەندروستی نووسراوە فەرمیەکانمان بۆ لیژنەی باڵا بۆ ژوورەکانی ئۆپەراسیۆنەکان بۆ هەموو لایەنە پەیوەنددارەکان ئەوە بوو کردنەوەی شوێن نابێ هاوشێوەی ساڵی پێشوو یان چەند مانجی پێشوو بێ دەبێت کردنەوەی شوێن خۆگونجاندن بێ لەگەڵ ئەو ڤایرۆسە بە ڕێکارێکی تند و تۆڵ و مەرجی تەندروستێکی باش بەڵام بەداخەوە ئەوە نەکرا ئەوە حالەت یەکەم دوو لاوازی متمانە و هەڵە تێگەیشتنی هاوڵاتی بە بەرامبەر کۆرۆنا کە دوای ئەوەی کۆنتترۆل کرا سیقیان نەبوو کە ئەم ڤایرۆسە کۆنتترۆل تەنانەت من چەندجار لێم پرسیار کراوە ڤایرۆسی ئێمە لە هەرێمی کوردستان جیاوازە لە ڤایرۆسی دنیا دەمگۆ کاکە جیاواز نییە نە لەگەڵ سین نە لەگە ئەمریکا هەمان تێستە هەمان ڤایرۆس هەمان ئامێر دەستنیشانی دەکات هەمان ڤایرۆسە دەیانگوت هاوڵاتی کوردستانی لقاحی وەرگرتیە بەرگری لەشی دروستکرێت دەمانگۆ هیچ ئیسپاتێکی زانستی نییە بۆ قسەیە دەیانگوت کۆرۆنا وجودی نییە ئەسڵەنەوە حکوومەت ئێرەم دەعای کردووە کاکەوان نییە کۆرۆنا بوونی هەیە قابلە ئێمە جیاواز نین لە ئێران لە تورکیا لە وڵاتانی کەندا و لە ئەوروپا لە بەڕاستی یعنی وای کرد هاوڵاتی هیچ سیقە نەکات زۆر باشە دکتۆر سامان ئێستا دەیبینی لە هەرێمی کوردستان ئەمە ئەو دۆخی ئێستای گەیاندین بەڵێ دەبینی لە هەرێمی کوردستان باست لە پلان و قۆناغەکان کرد بۆ ئایندە چۆنەبێ ئێستا دەبینی لە پارێزگایەکی وەکو سلێمانی شەپۆلەکە خاو ئەبێتەوە ژماری توشبوون و مردووان یاخبڵیگیان لە دەستدان کەمە بێتەوە لە پارێزگایەکی وەکو هەولێر هەردوو ژمارەکە بەرزە بێتەوە ئاین دەبینی جۆرێک لە جیاوازی هەیە لە نێوان هەردوو شارە سەرەکیەکەی هەرێمی کوردستانە بۆ داهاتوو چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتە ئەکەن هەر جارە و لە شارێک داتاکان بەرز ئەبێتەوە پلانی تایبەتان بۆیان ئەبێ یاخود هەر پلانە مەرکەزیەکان ئەڕوا بڵێەوە بزەبت پرسیارێکی زۆر لە جێگای خۆیتی چکە هاوڵاتی زۆر و پرسیارە دەکات من ئەگەر دەرفەت بێ ڕەنگە لە چاوپێکەوتنەکان نەمتوانی بی پەیامەکە بە تەواوی ڕوون بکەمەوە بەڵام لە بۆ بەڕێزت ڕوون بکەمەوە ئەگەر لە بیرمان بی لە وڵاتی سین هەبوو کاتێک لە ئەمریکا و لە ئەوروپا نەبوو تەنانەت وڵاتی وەکو ئەمریکا باسی سینی دەکرد کە سین تووشی ئەو ڤایرۆسە بووە بەڵام کاتێک کە لە سین کۆنتترۆل کرا و بەرە و ژمارەیەکی زۆر کەم و کۆنتترۆلکردنی تەواو چووە ئەمریکا ئێستا نازانێت چۆنیش بیگرێتەوە لە وڵاتێکی وە بەرتانیا تاڕادەیە کۆنتترۆل کرا بەڵام دیسان ئێستا چەند شارێک لەو ڕۆژانە دیسان قەدەغەیات چۆی تێدا کرا لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا من دوێنێ و پێرێ قسەم لەگەڵ ئەو هاوکار و بەڕێزانەمان کرد کە لەوێ پزیشکن گوتیان لە چەند شوێنێک لە ئەڵمانی سان بەرزبووەوە ئەمە چی دەگەێنێ ئەمە ئەوە دەگەێنێ و ڤایرۆسە بوونی هەیە بەڵام پێشبینی کراوە کە دەگاتە لوتکە و لە هەڵکشانێکی زۆر تاماوەیەک جارێکتر دێتە خوارەوە لە بەرەوەی چەند هۆکارێک سەبە بە دواتر هۆکارەکان پێ دەڵێن بۆچی دێتە خوارەوە بۆ کەم دەبێتەوە بەڵام ئەوە گرنتی ئەوە نادات کە جارێکتر هاوڵاتی بڵێ لە کۆڵ بۆ نایەتەوە چونکە پێشبینی دۆخی ڕێکخراوی تۆنسیجیانی بۆ پاییزی ئەم ساڵیش جارێکتر نیگەرانیمان پێدەدات و ترسناکیمان پێدەدات بۆیە لە هەرێمی کوردستانیش ئەگە لە بیرت بێ لە مانجی دوای نەورۆز و بەهار لە چەند شوێنێک لە چەند قەزایەکی وەکو دەربەندی خان وەکو قەزای پێنجوێن لە ناو شاری هەولێر چەند گەڕەکێک وەکو گەڕەکی کارێزان هەروەها شارۆچکەی سێبیران خەلیفان ئەو شوێنانە ئاودبرێک تەشەنەکردنێک هەبوو لەسەر ئاستی شوێنەکە خۆی بەڵام لەسەر ئاستی پارێزگا و لەسەر ئاستی هەرێمی کوردستاندا دواتر لە سنووری پارێزگای سلێمانی لە قەزای پێنجوێنەوە دەستی پێکرد هەڵکشانێکی زۆر وردە وردە دێتە خوارەوە ئەمە ئێستا لە هەولێر ئەو کاتوانە بوو لە دهۆک زۆر باش ئێستا لە هەولێر لە هەڵکشانێکی زۆرە لە ئاستی بەرز و لوتکە داینا لە کاتێکدا ئێستا لە دهۆک دەبیندرێت کە ڕۆژانە 1-2 حالەت 3 حالەتیانە بوو زۆرترینی 10 حالەتی دەبوو ئێستاوە بەدەیان حالەتی و لە هەڵکشان دەست پێ دەکات بۆیە ئەمە لە بواری پەتازانیەوە بە دیاردەیەکی ئاسایی و زانستی دادەنرێ چونکە ناتوانانی تۆ بە ڕێکارەکانت یەکسەر دەم و دەست
بیکێ سفر هیچ ڤایرۆس نەمێنێ بەڵام پلانی وەزارەتی تەندروستی و استراتیجەتی ئێمە ئەوەیە کە ئەم بڵاوبوونەوەی هێواش بکەینەوە دوعاتە خێراییەکە زۆر زوو کەسێک نەبێتە هۆکاریەوەی زۆر زوو سەریع کەسانی تر و چەماوەکە وا بێ بە ئاسۆییەک واتە هەمان بێ بڵاوبوونەوە هەیە بەڵام بە هێواشی بڕوە تاوەکو کەمترین توشبوون هەبێ کەمترین ڕێژێمردن هەبێ و کوالیتی سێرڤیس یان بڵین خزمەت گوزاریەکانی چارەسەری عیلاجی لە نەخۆشخانەکان بەرزتر دەبێ لە نەتیجە ڕێژەی کەم دەبێتەوە ئەمە استراتیجەتی ئێستا ئێمە زیاتر بەبەستەکەی منەوەیە لە شارێک بۆ نمونەی ئێستا لە پارێزشان دەکرێت بەڵێ جەنابی وەزیر مەبەستی منەوەیە کە ئێستا لە پارێزگای کەوکو سلێمانی ڕێژەکە سەقامگیرە یاخۆ بەرەو خوارەوە دێ لە هەولێر بەرەو سەرەوە ئەڕوات ئەین دەکرێت هەمان پلان بێ یاخود جیاوازی لە پلانەکانتانە دروست ئەکەن ئێوە ناناوەکو باسم کرد جیاوازی لە پلان نییە بە پێچەوانەوە ئێمە هەرێمی کوردستان تا ڕادەیەکیش بە تەواوەتی لەگەڵ عێراق و زۆربەی وڵاتانی دنیاش ئێمە هەموو ڕێکارەکان و پلانەکانمان لەسەر بنەمایەکە چەند بنەمایەکیە بنەمای زانستی لە هەمووی گرنگترە بنەمای زانستی ئەو بنەمایەیە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی و تیمی ڕاوێژکاری ئێمە دوای ڕاوێژکردن و دوای وەرگرتنی چەندین ڕاوێژ و ڕاستپاردە لەسەر لایەن و مەرجە فەرمیەکان ئێمە ئەو بڕیارانە دەدرێت ینی بەڕێزە دەزانین بۆ نمونە داخستنی قوتابخانە و زانکۆ ئەوە نییە تەنها لە هەرێمی کوردستان کرابێت لە وڵاتانی دنیا نەکرابێت دووەمیان بنەمای یاسایی ئێمە یاسایەکمان هەیە یاسای تەندروستی گشتی کە تا ئێستاش بەرکارە لە هەموو عێراق و لە هەرێمی کوردستانیش بەرکارە یاسای تەندروستی گشتی ژمارە 89 ساڵی 1970 زۆر بەڕوون و ئاشکایی ڕێکارەکان پێ دەڵێ لە ڕووی یاساییەوە سێمیان بنەمایەکەی بنەمای واقعی حال چۆنە ئێمە ئەگەر بۆ نمونە لە شارێکدا لە شوێنێکدا ژمارەکە بەرز بێتەوە بە دڵنیاییەوە ڕووی چارەسەرکردن زاڵ دەبێت بەسەر ڕووی خۆپارێزی و قەدەغکردن و دەستنیشانکردن بۆیە ئەوەی بینیمان لە پارێزگای سلێمانی طبعاً بە سوپاسەوە بۆ هەموو پزیشکان و کارمەندانی تەندروستی لە هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانیش ماوەیەک هەمووی تەرکیز و چاوەکان لەسەر چارەسەرکردن و نەخۆشخانە و عینەیە مڕەکەزە و دابینکردنی ئۆکسجین و کەمکردنەوەی ڕێژەمردن و ئەوانە بوو بەڵام کە کێرڤەکە دێتە خوارەوە یان چەماوەکە بەرەو خوارەوە دێ بە دڵنیایی ئەوانە کەم دەبێتەوە ئێستا لە هەولێر لە هەڵکشانە پێشبینی دەکرێت بەڵام لە هەموو حالەتەکاندا دەبێ ئێمە ئەوەمان لە بەرچاو بێ کە هەر هات نەخوارەوەیەک زۆر باشە دکتۆر سامان لە پارێزگای سلێمانی لە لوتکە بوو دەیانگۆ لە هەولێر نییە دەمانگۆ لە هەولێریش دەبێت بەڵێ پرسی نوێ کلێسەدا لە هەرێمی کوردستان نرخی چارەسەرە لە نەخۆشخانە ئەهلیەکان ئەمەش مشتومڕێکی زۆری ناوەتەوە بە حکمەوەی کە کەسی یەکەمی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستانە کە ئاگاداری و ئاشناتی باشە تێ لەگەڵ بارودۆخی هاوڵاتیانە پێتان وایە ئەو نرخی چارەسەرە لە ئاست گوزەرانی ئێستای هاوڵاتیان دابێت چکە ڕەخنێکی زۆرتان لێ دەگیرێت کە ئەو نرخانە بەرزن بەڵێ طبعاً ئێمە وەکو لایەنە عیلاجەکەی ئێستا دەزانن زۆربەی نەخۆشخانەکان لە زۆربەی سنتەری ناوشارەکان خاستن هەتە لە سلێمانی لە دهۆک لە هەولێر لە هەڵەبجە تەخسیس کرایە تەنها بۆ کۆڕۆنا کاتێک خستەخانەکە پڕ دەبێ خستەخانەی دووەم هەڵدەبژێردێ دواتر خستەخانەی سێم هەڵدەبژێردێ ئەمە بە واتایە کە بتوانانی زۆرترین ئیستیعابی نەخۆش بکەی ئیستقبالی نەخۆش بکەی بەڵام جۆرێک لە نەخۆشەکان هەیە پێی دەڵێن باری ترسناک چونکە پێنج زۆر نەخۆشمانەیە یان هیچ نیشانەی نییە پێوەی دیارنەوە لە ماڵەوە دەبێت یان نیشانەکانی سوکە ئیش لەمان باری مام ناوەندەیە تونندەیە و ترسناکێت ترسناکەکەی ڕێژەی مردنی تێدا دەکەوێت ئەمە پێویستی بە کۆمەڵێک ئامێر و پێداویستی پزیشکیە بەچڕی دەبی پزیشکی سڕکردن بە بەردەوام سەرکاتژمەی لە ناو عینەیە ڕەکەزەکە بێ ئەوانن کە ڕێژەی مردنیان زۆر زۆر تێدا هەیە من پرسیار دەکەم کە هەموو چاودێری چڕی نەخۆشخانەکانت پڕ بوو و ژمارەیەک زیاتر بوو خۆڕاناوەستی تەماشای نەخۆشکەی گیان لە دەستدا دەبێت پلانی چارەسەریتە بێ ئێمە بڕیارێکماندا کەرتی تایبەت چونکە ئەمە داوای هاوڵاتیان بوو زۆر لە هاوڵاتیان داوای ئەوە دەکەن دەڵێن کاکە ئێمە خۆمان دەمانوێت بچین لە نەخۆشخانەیەکی کەرتی تایبەت بۆچی کەرتی تایبەت لە ئێمە وەرناگرین تەماشامان کرد ئەزمەیەک لە ئەزمەکان بریتە لەوەی کە کەرتی تایبەت ڕەفزی نەخۆشی کۆڕۆنا دەکا و لە خۆی دوور دەخاتەوە واتە هەموو نەخۆشخانەکان ڕەفزیان دەکرد ئێمە وەکو وەزارەتی تەندروستی بەڕاستی لەگەڵ هەمویان قسەمان کردووە و ئێمە جەختمان لەوە کردەوە کەرتی تایبەت لە ئەزمەیەکی وە دەبێ هاوبەش بێ و دەبێت هەماهەنگی بکات و ببتە پاڵپشتێک بۆ نەخۆشخانە حکومیەکان و لە مادەی 46 هەمان یاسای تەندروستی گشتی دەڵێت وەزارەتی تەندروستی وەزیری تەندروستی بۆی هەیە هەر شوێنێک بەکاربێنێت و هەر شوێنێک بهێنێتە ژێر چێفی ئەوەی کە
بۆ چارەسەری بۆ بواری کەمکردنەوەی وەباءەکە بۆیە ئێمە عنایە مڕەکەزەی باشمانەیە لە نەخۆشخانە ئەهلیەکان و خەڵکێک شوێ حەزی لێ بچێت لە هەمان کاتدا هەندێک جار ئێمە وەکو نەخۆشخانە حکومیەکان دکتۆر سامان من زیاتر مەبەستم لانی شوێن نەبێ خۆت نامرێت مەبەستمان نرخە مەبەستەکەت تێدەگەم ئێمە بە سوپاسەوە ئەوان هاتنە ناو بەڵێ جەم دەبێ بە قۆناغ پێ بڵێم لە قۆناغ یەکەم لە دووەم ڕۆژی دەژنەوە پێمان گوتن هاتنە ناو پرۆسەی چارسەرکردن بەڵام بەداخەوە دیتمان قۆڕخکاریەک لە ناو نرخەکان هەیە وەگلەی هاوڵاتیانە بوو لە $2500 کە دەگا 25 وەرەقە لە $2000 $1600 بە گوێرەی جۆرەکان وای کرد کە گلەیی و ناڕزایی لە هاوڵاتیانە بێ بۆیە ئێمە دەست بەجێ لەگەڵیان دانیشتین و نرخەکانمان تا ڕادەیەکی باشی ناخوارەوە بەڵام دووبارە هاوڵاتی ئەو ئیمکانیەتی نییە کە ئەم پارەی ئێستا ژات دەخوارەوە دوێنێکە کۆبنەوەیکی فراوانترمان کرد لەگەڵ پەرلەمانی کوردستان و نەقابەکانی کارمەندانی دەنووسی و پزیشکان و داواکاری گشتی وەکو نوێنەری دادگا و هەموو نەخۆشخانە ئەهلیەکان پێمان ڕاگەیاندن کە سەرڕای ئەوەی کە ئەو نرخان دابەزان دەبێت جارێکتر 150 نرخەکانمان دابەزان ئەوان دەبێت لە ئێستادا بیر لە قازانج نەکەنەوە بیر لەوە نەکەنەوە قازانج دەکا بەرامبەر نەخۆشێک کەس قازانجی نەکردو لەو هەڵمەتە هەموو خەڵکیشی ڕاوەستایە باری ئابووریەتی دژوار دروست بووە خەڵک هەمووی زەرری کردووە لە بەسیترین کاسبی ناو بازار زەرری کردووە لە وەزعە ئەوە یەک دوو دەبێ هەر نەخۆشخانەیەک بەلای کەمی دوو قەروێلەی چاودێری چر بە خۆڕایی بە بەلاش دابین بکە بۆ کاتێک نەخۆشخانە نەخۆشەکە دەنێرێتەوێندەر نەک کەسێک بە کەیفی خۆی بچێت و بڵێ پارەم هەیە من دەچمە ئەهلی نەخێر ئەگەرە من جێگەکانی من پڕ بوو نەخۆشم لەسەر ژیان و مردن مابێ ئەم دەیدەمێ دەبێت بە خۆڕایی بۆ مام بکات سوپاسیان دەکەین لە بەرامبەریشدا کەرتی گشتیش بڕیارماندا کە چاودێری چر زیاتر بکە و ئامێرەکان زیاتر بکە و لە هەمان کاتیشدا ئەوانیش هەندێک کێشە و مەعاناتیان هەبوو ئێمە گوتمان ئەوەندەی لە توانادا بێ ئێمە ئاسانکاریش دەکەین بۆی هەردوو لا بەیەکەوە تەواوکەری یەکترین بتوانین ئەم وەزعی ئێستا و دۆخی ئێستای هەرێمی کوردستان تێپەڕێنین زۆر باشە دکتۆر دەوترێت حکوومەت بۆیە و نرخانی بۆ نەخۆشخانە ئەهلیەکان داناوە تا لەو ڕێگەیەوە بە هاوڵاتیان بڵێت کە تێچووی ڕوبەڕووبوونەوەی نەخۆشێکی کۆڕۆنا لە ئاستێکی بەرزدا پرسیارەکە بۆ جەناب بدەوەیە تێچووی نەخۆشێک لە نەخۆشخانە حکومیەکان ئەگاتە چەندە لە ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنادا بۆی وەک جۆرێک لە بەراوردکاری بکرێت لەناو ئەو نرخی کە بۆ ئەهلیەکان داتان ناوە لەگەڵ ئەوەی حکوومەتیشدا لە کاتێکدا کە هاوڵاتی پارە نادات بەڕاستی ئەمە ئێستا دراستێکمان لە دەستە بە ژمارە جۆرەکانی نەخۆشکان بڵین لەسەر حکوومەت چەند دەوەستێ بەڵام بە شێوەیەک گشتی چونکە ناتوانم بە یەک پاکێج بۆ هەموو نەخۆشکان بە یەک قسە بیڵێم چونکە کۆمەڵێک داتایە دواتر دەیدەینە بەڕێستان لە ڕۆژانی داهاتوو ئەم پاکێجە بەڵام چەند نمونەیەکت بۆ دەڵێم جارێ نەخۆش قورسی یان بڵین کولفەی چارەسەری نەخۆش لە نەخۆشخانەی حکومی زیاتر ڕادۆستی لەسەر نەخۆشخانەی ئەهلی چونکە لۆ زۆرترین ژمارە زیاتر لە حکومیەکان زیاتر نەخۆش و کارمەندی پاککەرەوە و یعنی کۆمەڵێک خزمەتگوزاری هەیە دوو تەنها چارەسەر نییە لە حکومی خۆپارێزیەکەیە اینجا دەستنیشانکردنە تێستەکەیە پلازمایەکەیە پلازما بەس نمونەی پلازمات پێ بڵێم تەنها تێستکردنیەکە کەسێک پلازما ببەخشێ خوێن بۆ دەرێنانی پلازمایەکە و تێستکردن و کۆمەڵێک ڕێکار هەیە تا پلازمایەکی خاوێن کە مەناعەتی تێدا دروست بۆ بدرێتە نەخۆشێک 400,000 دینار تەنها کولفەی تێستکردنی ئەو با بڵین ئەوکەیە ئەو پلازمایە کولفەی تەنها تێستکردن بەبێ ئامێر و بەبێ یان بڵین ڕاتبی مۆزەفین و بەبێ خاوێنکردن هیچ تەنها کڕین و تێستکردنی کۆڤید-19 نزیکەی 6,000 دینار کولفەتی بۆ تێستێک بۆ کەسێک بۆ یەک جار نووسنی نەخۆش دەبینن کە چەند گرانە پێشترێش پێش کۆڕۆناش عنایە مڕەکەزە لە نەخۆشخانە ئەهلیەکان هیچیان لە $800,000 کەمتر نەبوو ئەمانە کولفەیەکی زۆرە اینجا وەرە سەر کولفەکانی تری لۆجیستی وەکو مادەی تعقیم و PPE ئەوەی لەبەر دەکرێت و ئەوانە ئینشاءڵڵا بە پاکێجێک ئەلان دەکەین بەڵام من یەک شت دەمێ بڵێم هاوڵاتی وا نەزانێت کە ئەو جلکەی لەبەری دەکەیت کە ڕەنگە نەتوانی بۆ سەعاتێک زیاتر لەنە ئەو جلکە بمێنێت چکە زۆر قورسە بە $15 ئەم جلکە کە دای دەکەنی دەبی یەکسەر فڕێ بدرێت تەنها جلکە ئەو جگە لە عینەک و فەیس شیتەکەی لەبەر دەم دەکرێت و ماسک و پۆتینەکە و تەنها جلکە سپیەکەی بەدلەکەی لەبەر دەکەی PPE پێ دەڵێن PPE بە $15 یعنی ئەوە هەر چوونە ژوورەیەک تواتنە دەرێک و ئەو ستافانە لەو پاکەرەوەیەک برە تا دەگەی کارمەند و پزیشکانی پسپۆرت ڕۆژانە سەدان ئەوانە بەکاردێنن ئەوە بارێک قورسە تێست بە هەزاران تێست دەکرێت
اینجا وەرە سەر مادەی تعقیم و دەرمان و پێداویستە پزیشکەکان و مغەذی و ئەوانە بارێکی قورسە بەڕاستی یعنی ئێمەش هەرێمی کوردستان تەقسیری نەکردووە و سەرۆکایەتیان جومەنی وەزیران حکوومەتی هەرێمی کوردستان لە لیژنەی باڵا بە حزوری بەڕێز جەنابی سەرۆک وەزیران جەنابی جێگری سەرۆک وەزیران و وەزیرە پەیوەنددارەکان هەردەم بە پەرۆشیەوە ڕوانینتانە پێداویستەکانی پزیشکی و بە سوپاسەوە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چەند جارێک بودجەی تایبەت و فریاگوزاری تەرخان کردو بۆ کۆرۆنا جگەلەوەی دکتۆر سامان زۆر جار قسەکەەوە لێک دەدرێتەوە کە ئەم بڕیارەی کە دراوە بۆ بابەت بە پەیوەندی نەخۆشخانە ئەهلیەکان جۆرێک لە بێمتمانی بۆ دروستەکە کە خەڵک یاخود هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی هانە بۆ کەرتی حکوومەت نەبن و جۆرێک لە فەشەلی ئەم کەرتە پیشان بدەن بە حکومەوەی کە تۆ وەزیری تەندروستیت و هەردوو کەرتەکە لە لای تۆیە لە ڕووی تەندروستیەوە ئەمە متمانەکەی کەم کردوتەوە بە نەخۆشخانە حکوومیەکان من دەمەوێت پێت بڵێم ئەو بابەتانی بەکاردێ لە ئەهلی ئەوەی لە حکومی بەکاردێ کوالیتەکەی بەرزرا من پێم ناخۆش نییە نەخۆشخانەی هەلی بڵێم باشترە و شانازیش پێ دەکەین ئێمە پێم خۆشە باشترین کوالیتی بیت نەخۆشخانەی کەرتی تایبەتیش بە بەشێک لە سیستەمەکەدا دێن بەڵام من دڵنیات دەکەم هاوڵاتیش دڵنیا دەکەمەوە لە ڕووی دەرمان پێداویستی پزیشکی باوەڕ بکە لە هەموو بەڕێوەبرایەتە گشتەکانی تەندروستی لە هەموو شارەکان و پارێزگاکان باشترین کوالیتی نەبێت لیژنەکان بەو فلتەرەدا تێپەڕ نابێت بۆی باشترین لە حکومی زیاتر دەکرێت چکە حسابی تیجاری و قازان و زەرر ناکرێت لە حکوومەت بڵێ ئەوە شتێکی هەرزانی بێکوالیتی بکڕیت لە بەرخاتوێ دووەمیان مقاومات یان بڵێن قووەت و خاڵە بەهێزەکان لە ناو حکومی زۆر زیاترە و سێمیشا من لە جەنابەت دەپرسم هەمان پزیشک هەمان کارمەندی تەندروستیەکە لە حکومی کار دەکات لە ئەهلیش کار دەکات نازانم کوالیتەکە لەکوێ بەڵام هەندێک شت ڕەنگە هاوڵاتی بەڕووکەشی ببێنێ کە ژوورێکی تایبەتە و تەلەڤیزیۆنیە و توالێتی تایبەتیە و پەردە و دیکۆریشن و فندقەکە لە ڕووی فەندەقیەوە یان بڵێن نەخۆشخانەکە لە ڕووی ئوتێلەوانیەوە دیکۆر و جوانکاریەکی تری هەیە ئەمە لە ڕووی دەرونیەوە ئەگەرنا وەکو کوالیتی کارکردن هەمان کوالیتیە ئەمە خاڵێک دوو ئێمە تەمەنای ئەوە دەکەین کە کەس پێویستی بە نەخۆشخانەی تایبەت نەبێت تەمەنا دەکەین هەر کەس پێویستی بە نەخۆشخانەی حکومیش نەبێت بەڵام ئەگەر حکومی پڕ بوو یان کەسێک ئێمە ناتوانین ڕێگربین کەسێک بۆ خۆی بچێ و ئیتفاق کەژوە و هەموو نەخۆشخانە ئەهلیەکان دوێنێکش پەرلەمانمان لەگەڵ دکتۆر سامان هەمویان لە سلێمانی نات و قسەی خۆیان کردووە کە نەخۆش وەرنەگرن بەڵێ لە سلێمانی ئەو بڕیارە جێبەجێ ناکرێ خۆ پابند نابن بۆ بڕیاری نەخۆشخانە ئەهلیەکان و نرخەکان و ئەو بابەتانەوە ئەمە گرفت بۆ کارەکانی حکوومەت و ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا دروست دەکات نا من دەمەوێت پێت بڵێم ئەمە جێبەجێکردن و جێبەجێ نەکردنی ئەو بڕیارە یان خۆی علاقی بە کۆرۆنا نیە هەموو نەخۆشیەکان ئێمە کەرتی تایبەتمانەیە و کەرتی گشتیمانەیە ئەوە یەک دوو جێبەجێکردن و جێبەجێ نەکردنی لە دەست هاوڵاتی خۆیتی نەک لە دەست قەرار بەدەستان و یان ئەوانەی دەوری بەرپرسیارەتیانەیە لە کەرتەنووستی بۆچی من پرسیارێک لە جەنابەت دەکەم ئەگە بەڕێزت بەیانی پێویستت بە چارەسەرێک بی کۆرۆناژ نەبی خۆت ئازادی ئیمکانێتت دەبێت دەچێ ئەهلی یان دێ حکومی من بەس بە حاڵی خۆم وەکو تاکە کەسی خۆم من پێویستم بە هەر عیلاج و نەخۆشخانەیەک بووە من لە نەخۆشخانە حکومیەکان و زۆر سیقەشم هەیە و هەموو بە کەسانی پرسیاری بکە من تا ڕاددەی چەندین جار عملیاتکردن و خۆمان و ماڵ و منداڵمان متمانەیە ئێمە دەبێت متمانە بە حکومی بکەین بەڵام متمانەکردن بە حکومیمانەوە نیە ئێمە تایبەتیش لە پەرگەدا بنین و ئیهمالیکەین و چاودێریان نەکەین بۆیە جێبەجێکردنی و بڕیارە لە دەست هاوڵاتی خۆیتی یەکەم دوو ئێمە تەمەنا دەکەین کە نەخۆشخانە حکومیەکان بەتاڵ بیت و کۆرۆنا نەمینێت تاوەکو کەس نەچێتە ئەهلیش بۆیە بڕیارەکە ئەوەیە ئەگەر جێگە نەمینێ لە حکومی ئەگەر بۆ ئەوەی ژیانی پارێزراو بێ و نەمرێت ئەو نەخۆشە بە دڵنیاییەوە ئێمە وەکو حکوومەت بە هەموو نەخشانەکانمان گوتیە بە خۆڕایی دەبێت ئەو نەخۆشە بچێت بۆ ئەو عەدەدە مەحدودەی کە بڕیار و هەماهەنگی لە نێوانمان دەبێت. دکتۆر سامان لە زۆربەی شار و شارەشەکانی هەرێمی کوردستان نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا دروست کرا بەڵام وەک دەبیندرێ یاخود دەزانێت لە ناو هەولێردا ئەم بابەتە جێبەجێ نەکرا و نەخۆشخانە حکومیەکانی پێشوو بەکارەهێنرێنەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە ڕووی ئیدارەدانی ئەم بابەتەوە ئەم ڤایرۆس و پەتایەوە کێشەی بۆ ئێوە دروست کردووە؟ بە دڵنیایی بەڕێستان دەزانن یانی خزمەتگوزاریەکانی تەندروستی و پزیشکی و چارەسەری لە نەخۆشخانەکان بەگشتی لە هەموو هەرێمی کوردستان و لە هەموو دنیاش تا ڕادەیەک تەسیراتیە بۆ کۆرۆنا ئێستا زیاتر تەرکیز و متابعەکردن لەسەر کۆرۆنایە چکە بۆتە بابەتێک کە ڕۆژانە مردنیت لێ دەکرێتەوە بە سوپاسەوە بۆ هەموو لایەنە پەیوەنددارەکان و بەشداربووەکان بە تایبەتی خێرخوازان ڕۆڵیان هەبوو لە دروستکردنی چەندین نەخۆشخانە بە حەجمی گەورە و گچکە لە ناو
پارێزگاکان و شار و شارۆچکەکان و لە قەزاکان و لە هەولێریش بەڵێ چەندین شێواز بەکار هاتووە بۆ نمونە قسم داخلی بەکار هاتووە بۆ نەخۆشان هەروەها چەند شوێنێکی تر بەکارهاتووە و معرەزی هەولێری دووەلی دانراوە بەڵام لەگەڵەوە ئێستا دوو نەخۆشخانەوە دروست دەکرێت نەخۆشخانەیەکیان تایبەتە بە کۆرۆنا لە ڕێگای بەحرکە دروست دەکرێت و ئێستا لە قۆناغی فینیشنگ و تەواوکاریەکەیە و هەروەها بەشێکی گەورەی چاودێری چڕی لە ناو نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژاوای هەولێر دروست دەکرێت ئەوانن کە وەکو لایانی خێرخوازەکان پێی هەستاون و بە سوپاسەوە بۆ پارێزگای هەولێری ژڕۆلی گەورە و باشیان بینیوە لە دابینکردنی بودجەی پێشدە ناو خێرخوازان بۆ ئەم مەبەستا بەڵام لە هەمان کات ئامادەکاریش کراوە ئەگەر حەزمی ئەوە زیاتر بێت چکە تا ئێستا نەخۆشخانەکان پێڕادەگەن چەند نەخۆشخانەیەک پێڕاگەیشتووە بۆی کە ئەم نەخۆشخانە وەگرێ بەڵام کێشەکان دێکجار لە چاودێری چڕ دەبێت معرەزی دووەلی هەولێر ئامادەکاری بۆ کراوە بەڵام من دەمەوێت شت بڵێم نەخۆشخانە دروستکردن تەنها بینا و دانانی قەروێلە نییە چاودێری چڕ کۆمەڵێک پێداویستی تایبەتی دەوێت لە هەمووی گرنگتر شەبەکەی ئۆکسجین و دابینکردنی تەوزیعی ئۆکسجینی مرکزیە کە ئەوانە ڕەنگە لە هەموو بینایەک نەبێت لە هەموو نەخۆشخانەیەک نەبێت بۆیە اختیارکردنی جۆری خستخانەکان دەوەستێتە سەر لایەنە زانستەکەی تا زۆر باشە دکتۆر سامان نەخۆشی کۆڕۆنا بە پێ و نهای لەسەر شاشە کەناڵی ئاسمانی گەلی کوردستان دەڕوا هونەر ڕەسوڵ ئەندامی ئەنجومەنی مەکتەبی ناوەندی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروە پەیامنێری پێشکەوتووی کەناڵی گەلی کوردستان کەمێک بەر لە ئێستا کۆچی دوایی کردووە کە یەکێکە لە کادرا دڵسۆز و چالاکەکانی میدیای یەکێتی و بە تایبەتیش کەناڵی ئاسمانی گەلی کوردستان درود بۆ ڕۆحی هونەر ڕەسوڵی هاوڕێ و هاوکارمان. بەڵە خۆشەویستان بە پێ و نهای لە کەناڵی ئاسمانی گەلی کوردستان دەڕوات هونەر ڕەسوڵ ئەندامی ئەنجومەنی مەکتەبی ڕاگەیاندن و پەیامنێری چالاک و پێشکەوتووی کەناڵی گەلی کوردستان کەمێک لەمەوبەر کۆچی دوایی کردووە بە ناوی کەناڵی گەلی کوردستان و هەروەها مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستەی بنەماڵە و کەسوکار و هاوڕێ و هەواڵانی هونەر ڕەسوڵ دەکەین. هونەر ڕەسوڵ یەکێک بوو لە میدیاکارە دیارەکانی ناو ڕاگەیاندنی یەکێتی ڕۆژنامە نووسێکی بەتوانە و لێهاتوو بوو لە ڕۆژنامەی کوردستانی نوێ هەفتانە گۆشەیەکی بوو هەروەها پەیامنێرێکی چالاکی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان بوو درود بۆ ڕۆحی. لە تەوری یەکەمی گەرماوگەرم دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەت هەرێمی کوردستانم لەگەڵدایە. دکتۆر سامانم هەیە دوای سەرنجی تۆ لەسەر قۆناغی داهاتوو بزانم بە تایبەت لە پێداویستی پزیشکی و توانای کارمەندەکانتانەوە بە تایبەت ئێستا کە چەند مانگێکە لەگەڵ کۆرۆنا ئاڕۆین هەم توانە پزیشکەکان و دەتوانین بڵێن توانای کارمەندەکانیش بەرەو هیلاکێکی زۆر دەڕوا بۆ قۆناغی داهاتوو ترستان لەم بابەتە هەیە؟ جارێ زۆر بەداخەوە بۆ ئەم هەواڵە ڕێزوونەوازش بۆ خوالێ خۆش بوو بەداخەوە هەواڵێکی دڵگران بووین. سەبارەت بە کۆرۆنا ببوورە پرسیارەکەت مەبەستەکە من ئەوە بوو لە قۆناغی داهاتووە کێشەی پێداویستی پزیشکی یاخود ترستان لە توانای کارمەندەکان ئەبێ بە تایبەت کە کارمەندەکان زۆر هیلاکن و بەردەوام لە کارکردندا؟ وەڵاهی نەک لە داهاتوو لە کاتی ئێستاشدا بە بەردەوام دابینکردنی پێداویستی دەبێت بەردەوام بێ ڕۆژانە چونکە زۆربەی پێداویستەکانی کۆرۆنا با بڵێن تێستی مختبەر ئەو جلکانە لەبەری دەکەی ئەو پێداویستە پزیشکیانە ئەوانە زۆربیان مەوادی تەعقیم زۆربیان ڕۆژانە سرف دەکرێت تەواو دەبێت شوێنگرەوەی هەبێت و دیسان دابینی بکەوە. ئەمە لە کاتی ئێستادا بۆ داهاتوش بە دڵنیایی ئێمە لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزارەت بەر لە 2 ڕۆژ بەر لە ئێستا ئێمە جەختمان لەو کردەوە کە دەبی ئامادەکاریمان هەر هەبێ خوانەکە ئەگەر جارێشتر شەپۆڵێکی تر بێت و ئەگەر بێت و ئەوەی ئێستاش کۆنتترۆل بکرێت و بەرەو کەمبوونەوە بچێ نابێ ئێمە پشتمان لێ بکەینەوە دەبێت هەردەم خۆمان لە ئامادەکاری باشدا بنین بە تایبەتی بۆ پاییز. ئەوەی دیکە کە پێداویستیەکانە باسم کرد بەڵام ئامادەکاریەکان زیاتریش پێداویستی پزیشکیە بابەتیش زۆر گرنگ تەنها پێداویستی نیە ڕەغبەتی کارکردن ئینتەرێستی پزیشکان و کارمەندانی تەندروستی بۆ خزمەتکردنی ئەو نەخۆشانە بەڕاستی ئەوەش گرنگە ئەوەش طبعاً بەشێکی مهمە سەرچاوی مرۆیی تەنها ئامێر و تەنها نەخۆشخانە چارەسەر ناکە
بەدڵنیایی ئەوەش بەسوپاسەوە من دەمێ ڕێز و ستایشی هەموو ئەو بەڕێزانە بکەین کە ماوەی چەند مانگە لە هەموو قۆناغەکانی خۆپارێزی دۆزینەوە پشکنین چارەسەری چاودێری چڕ ئەوانە بەشدارن لە خزمەتکردنی هاوڵاتیان بەدڵنیایی ئەوەش گرنگی خۆی هەیە دابینکردن و فراهەمکردنی سەرچاوەیەکی مرۆیی بەتوانە وە ژمارەیەکی باش. بەڵێ دکتۆر سامان بەرزجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس کە لە تەوەری یەکەمی گەرما و گەرم لەگەڵماندا بوون. لا تەوەری دوم گفتوگۆ لەسەر سەرهەڵدانەوەی تعریب لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان دەکەین بە تایبەت کە ناوبەناو عەرەب دەچن یاخود دەهێنرێنە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەمەش مەترسی سەرهەڵدانەوەی تعریبی لەو ناوچانە زیندوو کردوتەوە زۆر کات یاخود وەکو ئەو پرۆسەی کە ڕوو ئەدا یاخود ئەو کارانی کە ڕوو دەدا حکوومەتی عێراق لەم بابەتە ئاگادارە ئەمە جۆرێکە لەوەی کە وها تەماشا دەکرێت کە پرۆسەیەکی تعریبی ڕێکخرا و پرۆسەیەکی مەترسیدار بێت لەسەر ئەو ناوچانە. لە تەوەری دومدا بەڕێز ئەحمەد ڕەفیق وەکو چاودێری سیاسی لە کەرکووکەوە لەگەڵمدا بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو بابەتە بەڕێز ئەحمەد ئێوارەت باش ئەوەی ئێستا جارجار ڕوو دەدات کە عەرەب دێت بۆ ئەو ناوچانە وەکو پرۆسەیەکی ئاشکرای تعریب دەتوانری پێناسەی بکەین یان نا؟ ئێواری بەڕێست و بینەرانی گەلی کوردستانیش باش بێگومان ئەم تعریبەکە پێوترێت تعریبی نییە کە لە دوای ڕێفراندۆم و 16 ئۆکتۆبەرەوە دەستی پێکردوێتەوە بەچڕی هەم حکوومەتی عێراق ئاگادارە لێی و هەم ئیدارە خۆجیەکەی کەرکووکیش بەچڕی کار بۆ ئەو تعریبە نوێیە کا بەداخەوە بۆیە دەبێت ئێمە بەڕاستی ئەم چارە بە شێوازێکی تر با بڵین بە دیدگایەکی تر بینەوە مەیدانەکە مەبەستم هەم سەرکردایەتی سیاسی کوردەوە هەم نوێنەرانی کووردە کە ئێستا لە بەغدا نوێنەرایەتی ناوچە کوردستانی کێشە لە سەرەکانەکەن بێنەمانە بە دیکۆمنتکەن بیدەنە کۆنسڵگەریەکان بیدەنە نەتەوەی گرتوەکان بیدەنە ڕێکخراوە با بڵین مرۆڤ دۆستەکان ئەوانی کە کار لەسەر لایەنی مافی مرۆڤ و بوارە مرۆیەکاکەن و هەروەها دەبێت خۆشمان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بابەتە ئەم مەلەفە بەجددی لەگەڵ حکوومەتی عێراق بخەینە بەرباس و لێکۆڵینەوە و وەکو با بڵین وەکو شکاتێکی ژیا وەکو نیگەرانیی قۆڵیش لی بڕواندرێەوە بە داتا و بە ئامار لامان هەیە کە تا ئێستا زیاتر لە سەروی 6,000 عەرەب لە چوارچەوەی پرۆسەی تعریبی نوێی هێنراوەتە کەرکووک کە ئەمە جۆرێک لە جۆرەکان هەم کوردی نیگەران کردو و ناڕەحەتی کردووە بە شەقامی تروکمانیشی نیگەران کردو یعنی ئەکرێ بڵین خاڵی هاوبەشمانەیە لەگەڵ تروکمان لەم دۆسەیە بۆیە دەکرێت لەمەیە کورد و تروکمان پێکەوە دۆسەیەکی با بڵین فایلێکی مشتەرەک بکەنەوە وەکو سکاڵایەک ینی پێشکەشی حکوومەتی عێراقی بکەن و لە دادگای فیدراڵی شکاتی لەسەر بکرێت چونکە ئەمە پێچەوانەی دەستوری هەمیشەی عێراقەکە خۆی لە چوارچەوەی مادەی 140 بینێتەوە. بەڵێ مەترسیەکانی ئەم پرۆسە تعریبەی نوێ لەکوێ دەردەکەوێت بەتایبەت لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا ئەگەر تعریبی کورد کرابێ عەرەب کرابێ بۆ ناوچانە یاخود کورد چەوسێنرابێتەوە لەو ناوچانە لە کاتێکدا بووە کە کورد وەکو هێزێکی ڕزگاری خواز وەکو بزوتنەوەیکی شۆڕژگەڕی دەرکەوتووە ئێستا کورد لە ناو عێراقدا لە پایە گرنگەکانی دەوڵەتدایە چ جیاوازێکی هەیە ئەم جارە یاخود مەترسیەکانیشی لە چیایە؟ خۆ بەڕێزت باش ئاماژەت پێکرد ینی لەوایە کە ئەم جارە بە بەرچاوی کوردەوە کەرکووک تعریبەکرێ ینی خەریکە نازنامە کوردستانەکەی لەدەسەدا بە بەرچاوی کوردەوە مەسەلەن ڕۆژانە سەدان عەرەب لە چوارچێوەی نیشتەجێبوونیان دەهێنرێنە کەرکووک بە بەرچاوی کورد و لە ژێر سایی دەسەڵاتی کوردی و هەروەها نوێنەرانی کورد لە بەغدا ئێستا کەرکووک و ناوچە کوردستانیەکان ڕوبەڕووی تعریبێکی نییە بێتەوە ئەمە بۆ خۆی بەڕاستی جۆرێک لە جۆرەکان نیگەرانیەکی قوڵی دروست کردو ینی هەم لەو سیاسەتە چەوتەی کە ئێستا جێبەجێ کرێ بەرامبەر بەم ناوچانەوە هەم بەرامبەر بە نوێنەرانی کوردیش کە حەق نییە بەم ئەندازەیە بێدەنگ من لاری کەم ڕێکارە یاسایەکان بگرنە بەر ڕێکارە دەستوریەکان بگرنە بەر هیچ نەبێ بێتە دۆکۆمنتێک سبەینی ئەگەر حکوومەتێکەر هەر گۆڕانکاریەکیش ببیاڵینەوە تا کاتی خۆی ئێمە بە دۆکۆمنت ئەمەمان پێشکەشی حکوومەتی عێراق کردووە و تەدوینمان کردوێتەوە لە چوارچێوەی ڕووداوە مێژوویەکان کە جارێکی تر مەسەن لە دوای حزبی بەعسەوە نیزامیشی تر هەبووە کە ئەم ناوچانەی با بڵین تعریب کردوێتەوە دەستی بۆ پرۆسەیە بردوێتەوە
بکەنەوە کە پرۆسەیەکە بریتیە لە جیاکاری ڕەگەزی، بریتیە لە سەرنەوەی نازنامە لە ناوچە کوردستانیەکان، بریتیە لەوەی کە جۆرێک لە جۆرەکان هاوڵاتی پلەیەک بەسەر ئەوی ترە دروستەکە یا با بڵین هاوڵاتی پلەیەک و دوو دروستەکە. ئەمە هەموو ئەمانە دەکرێت ئەمە بە دوکۆمنت بکەین لانی کە مەگەر نەتوانین لە ڕووی هێزیشەوە ڕوبەڕووی ئەم شاڵاوە تعریبە نەگریسە ببینەوە خۆ دەتوانین لە ڕووی یاساییەوە ئێستا دەرفەتێکی باشمان لە پێشاتوانین هەم لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دادگای فیدراڵی بۆ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەمریکا کۆنسڵگەریەکان خۆ هەمویان وان لە هەولێرین نەکرێ هەر لەوێ ئەو یاداشتانیان بدرێتێکە ئێستا لە سەردەستی بەڕێز ئەحمەدەوان چیان پێ دەکرێت چەند جارێکم دەسەواژێت بەکارێ ناکە نوێنەری و کۆنسڵی وڵاتان ئاگادار بکرێتەوە. ئەمە پرسێکی ناوخۆی عراقیە، ئەوان چیان پێ دەکرێت بۆ پرسە؟ ئەمە بە دوکۆمنتەکەین ینی کاگوسف ئەمەمان لەبیر نەچێ ینی بەداخەوە کورد لە ئەرشیفا زۆر خراپە با بڵین هەمیشە ئێمە ئێستا بۆ نمونە ینی منەمێ بەداخۆ لێرە بە ئاماژەیە بە قاڵێکی گرنگ بکەم. کاتی خۆی هەیئەینی زەعاتی مولکی هەبوو، بڕایت هەبێ 15 ساڵ داوامان لە خەڵک کرد بڕۆن لە ڕێگەی ئەو دەستەیەوە بچن داوامان لە جوتیارانی کورد کرد لە خەڵکی کوردی ئەم ناوچانە کرد بچن شکاتی خۆیان بکەن زەویزارەکانیان چونکە بە یاسا لەیان وەرگیراتەوە دەبێ بە یاسا وەریگرنەوە. یعنی بەداخەوە ینی بەشێکی بەرچاو ئەم با بڵین ئەمەی پیجۆ خست باشە ئەم حەقیقەتەی پیجۆ خستەوە بینیمان دوای ئەم ڕووداوانە چۆن جارێکی تر عەرەبە هاوردەکان هاتنەوە سەر زەویزاری کورد و ئەوانە ویستیان جارێکی تر داگیری بکەنەوە. بەسم چیە ینی ئێمە دەبێت هەمیشە ینی تەشیر لەسەر بابەتە یاسایی و دەستوریەکان بکەینەوە، هەر هیچ نەبێ خۆ دەبێتە دۆکۆمنت ینی بۆ مێژوو. ینی ئەگەر تۆ سەیری قاموسی ئەعلامی تورکی بکەی مەسەلەنەوەی کە خوالی خۆشببوو سەرۆک مامجەلال لە ئەنجومەنی حکوم ئاماژەی پێکرد مەسەلەن بە نەخشە ئێمە سەلمانمان کە ئەم ناوچانە کوردستانی بە بەڵگە و دۆکۆمنت کە هی کوردیش نێ هی خۆیانن هی سەردەمی عوسمانی و عەرەبەکانن باشە. ئەمە مهمە ینی ئەگەر ئەم ڕۆژیسمان بۆ نەکرێ وەکو هێز لە ڕێی هێزەوە خۆ دەتوانین بە یاسا و بە دەستور بین ئەمە دۆکۆمنت بکەین ینی ئەمە ئەرشیف بکەین لە کۆنسڵگەریەکان لە لای نەتەوەی گرتووەکان کە ئێستا ئەو یاریکەرێکی سەرەکیە لە ناو معادلەکانی عێراق بە تایبەتی ئەم کێشەی کە پێوترێ ناوچە کێشە لەسەرەکان و ئەم پرسەی کە ئێستا قسەی لەسەرەکە. بەڕێز ئەحمەد دۆکۆمنتکردنی ئەم بابەتانە چ گرنگیەکێ بێ لەگاتێکدا خۆش تاماژەت بۆدا کە کورد لە ئەرشیفکردنی و بابەتانەدا لاوازە. پرسیارەکەی من ئەوەیە کورد سوودی لە ئەرشیفکردنی تعریبی پێشوو وەرگرتووە تا جارێکی دیکەم تعریبانە ئەرشیف کاتەوە و بە دۆکۆمنتیان کات. کاتی خۆی کورد لێرە مەسەلەن کورد باڵادەست نەبووە لە حکوومەتی عێراق ینی کورد معارەزە بوو و لە قاواریەکە بۆ پێی وتراوە هەرێمی کوردستان بەڵام دەمێ ئەمە بۆ مێژوو باسکەم مەسەلەن گەلی کوردستان و سەردەمی لۆکاڵێکەوە کوردستانی نوێ هەموو ئەو پرۆسەی تعریبیان بە دیکۆمنت کردەوە من بە ئەرشیف لامە ئێستاکە چەند ماڵ ینی ڕۆژانە گەر 2 ماڵ تعریب کرابێ و تەرحیل کرابێ لە کوردستانی نوێ لە گەلی کوردستان ئاماژەی پێکراوە بۆ خۆی ئەبێتە ئەرشیڤە بێتە سەرچاوە بێتە دوکۆمنت دەتوانی سبینێ لە دادگای نێودەوڵەتیەکانە قسەی لەسەرکەی بیکەیتە دۆسیە و لێوێ باسی کەی. بۆیە مەبەستم ئەوەیە ینی بەپێی یاسا و دەستوری ژێمە ئەتوانین ینی بین قسە لەسەر ئەم پرۆسەیە بکەین پرۆسەی تعریب چونکە هەم بە داتا لامانە هەم بە ئامار لامانە بە ئەرشیڤ لامانە کۆمەڵێشتمان لە بەردەستە ینی دەتوانین کەڵکی لێ وەرگین و هەروەها کوردیش نزیکەی 60 نوێنەری هەیە لە پەرلەمانی عێراق کە ئەمە کەم نییە کرێ لێ لۆبیەک دروستکەن کە ئەمە پێچەوانەی دەستور و بنەمای پێکەوە ژیان و ئەو پەیمانە کۆمەڵایەتیەکە لە دەستوری هەمیشەی عێراق ئاماژەی پێکراوە. ئەمە ڕنگدانەوە یا با بڵین درێژە پێدانی سیاسەتی حزبی بەعسە بەداخەوە. بەڵێ بەڕێز ئەحمەد ئەوەی کە ئێستا هەیە وەکو مەترسی تعریف تەماشاکرێ یاخود زۆر جاروها قسەی لەسەر دەکرێت وەکو نێوانی دوو گوند تەماشا دەکرێت کە سنووری گوندی یەکتر ببەزێنن لەو ناوچانە وەکو کامیان تەماشا دەکرێت؟ خۆی ئەمە هیچ گومانی لەسەر نیە ئەمە شاڵاوی تعریبە و هیچ گومانێک هەڵ ناگرێت ینی ئەمە زۆر گەورەترە لە مەسەلی بەزاندنی دووگوند چونکە هەموو ئەو عەرەبانی کە ئێستا هاتوونەتە ئەم ستنورانە هیچیان یعنی عەرەبی ڕەسەنی ئەم ناوچانە نین ینی ئەمە هەمومان نەزانین نەبی حەمرینەوە ئەوە سنووری باشووری کوردستانە و ئەوەی کە ئێستاش دەستی پێکردووەم تعریبە تازەیە جۆرێک لە جۆرەکان ئەکرێ بڵێین با بڵێین پلانجێڕەیەکی ئیقلیمی و هەروەها نیەتێکی خراپی لە پشتەوەیە کە ئەیانێ
بەتەواوەتی شوناسی ئەم ناوچانە شوناسە کوردستانەکەی نازانمە کوردستانەکەی بەڕاستی ڕەشەوەکەن کە ئەمە بە هیچ کولۆجەیەک کورد قبوڵی ناکە و دڵنیاشم ڕەدفعلیە بێمە. بەڵێ بەڕێز ئەحمەد مەترسیەکە تەنها لەسەر پارێزگای کەرکووکە یاخود بە شێوەیەکی گشتی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لە بەردەم شاڵاوی تعریفدان. بەگشتی ینی ناوچە کوردستانی شێشە لەسەرەکان لە بەردەم تعریبێکی تازیان بەڵام کەرکووک چەقی ململانیەکانە و تەرکیزی زیاتری با بڵێن ئەوانەی کە کاریگەرن بە کولتوری بەعز تەرکیزیانە سەر کەرکووکەوە لە حەقیقەتیشە دەبێ ئەمە بزانین کە ئێمە لە کەرکووکە یا با بڵێن ئێمە ناوچەی کێشە لەسەرەکان تەماسە لەگەڵ عەرەبی سونە نەک لەگەڵ عەرەبی شیعە بۆیە ئەوانیش متەئەسیرین بە کولتوری بەعز یا بەوەی کە پێوترێ ئەوان بڕوایان بە ئومەی عەرەبی و بڕوایان بە پان عەرەبیزم و بڕوایان بەو جۆرە با بڵێن بیرکردنەوە زۆر مەترسیدارە هەیە کە بیری شۆڤێنیزمیە ئەمە بۆیە یعنی ئەمە دەبێ ئەمە بەجددی ئەم بابەتە وەرگرین کە ئەوان هەر کاتێک لە دەسەڵات هابن هەر کاتێک بۆیان بلوێ هەر کاتێک بۆیان ڕێکەوێ درێغی ناکەن لە تعریفکردنەوەی ئەم ناوچانە و ئەگەر بۆیان بکرێت زۆر لەوەی سەردەمی سەدامیش خراپترەکەن بەڵام ئێستا هەر ئەوەندەیان بووە کرێ بۆیە دەبێت لێرەیان ڕایانگرین. بەڵێ بەڕێز ئەحمەد ئەگەر هیچ کەس و لایەن و دازگایەکی ناوخۆ ژیانی لەسەرم پرسەنێتە دەنگ چی ڕوودەدات؟ من پێم وایە ئەگەر جوڵەیەکی سیاسی دیبلۆماسی بکرێ دێنە سەرخەد ینی خۆ تۆ ئەمڕۆ خۆ تەزانی ینی دنیای سۆشیال میدیایە دنیای با بڵێن دنیای میدیایە کە ئەتکرێ ئێمە ئەوە ئەتوانی ئێستا بۆ خۆی ئەم بەرنامەیە دەبێتە دکۆمنتێک دەبێتە ئەرشیف چونکە ئێمە بە بەڵگە و دکۆمنتەکان قساکەین بۆیە ئەگەر ئەوان بە خەڵکیش با بڵێن لایەنی نێودەوڵەتیش نایەتە سەرخەد یا با بڵێن وەکو با بڵێن هەڵوێستی پراکتیشی نەبێ لەسەر ئەم پرسە خەڵکی ئەم ناوچانە قبوڵ ناکەن ینی. زۆر باشە. بەڕێز ئەحمەد ڕەفیق چاودێری سیاسی سواز بە لەوەی کە لە تەوەری دومی گەرما و گەرم لەگەڵماندا بوویت گەرما و گەرم کۆتایی هات منم بەرنامەیە پێشکەشەکەم بە ڕۆحی پاکی هاوڕێ و هاوکارم هونەر ڕەسوڵ خواتان لەگەڵ.